ژمارەیەک لە هاوڵاتیانی ئەمریکایی ترساو ئەوانەی لە ئەوروپا گەڕانەوە ڕەوشێکی بێسەروبەرو ڕیزی درێژی خەڵکانیان بەدی دەکرد ئەوانەی بۆ پێوانی گەرمی جەستەیان ئاپۆڕیان لە فڕۆکەخانەکانی وڵاتدا بەست بوو. پێویست ناکات هێندە زۆر پێداویستی بکڕن. مایک پێنس جێگری سەرۆک ترامپ و ئەندامانی دیکەی هێزی ئەرک گوتیان سەنگ بۆ ئەنجامدانی تاقیکردنەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بۆ کەسانی بەتەمەن و هەروەها کارمەندانی خزمەتگوزاری تەندروستیە. ئانتنی فۆسی پسپۆری باڵای وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ نەخۆشیە درمەکان گوتی هیواخوازم ئەمریکایی زیاتر لە ماڵەوە بمێننەوە بۆ ئەوەی خزمەتی کەسانی بە ساڵدا چوودا بکەن و ئەوانەشی ڕەوشی تەندروستی تایبەتیان هەیە. ئەوەی ئێمە دەبێت بیکەین بە تەواوی جیاوازە، کارکردنی ئاسایی نییە، دەبێت پشوو بدەین. لە وەڵامی ئەو پرسیاری کە ئایا چەندی پێدەچێت هەتا ژیانی ئەمریکایەکان ئاسایی ببێتەوە، ڕەنگە چەند هەفتەیەک یان بە دڵنیاییەوە چەند مانگێک. خانەی نوێنەران گورزەیەکی وەڵامدانەوەی گشتگیری بۆ ڤایرۆسی کۆڕۆنا پەسەند کرد کە هەموو هاوڵاتیەک دەتوانێت بەبێ بەرامبەر تاقیکردنەوە بۆ ڤایرۆسی کۆڕۆنا بکات. کارێکی گرنگ بوو کە بڵێن ئێمە چیتر ناتوانین نکۆڵی لە ژمارەی توشبوان بە ڤایرۆسی کۆڕۆنا لە وڵاتدا بکەین. دەبێت ئێمە پرۆژە یاسای پشکنینی پزیشکی بۆ نەخۆشیەکە پەسەند بکەین. سەرۆک ترامپ پشتیوانی خۆی بۆ پرۆژە یاساکەی پەیوەستی خانەی نوێنەران دەربڕیوە و پێشبینی دەکرێت ئەنجومەنی پیران لەم هەفتەیەدا سەر و سەودای لەگەڵدا بکات.